ئەم کاتەتان باش جێی شانازیمە لە جیاتی هەموو لێپرساوی مەڵبەندەکانی سنووری پارێزگای سلێمانی سوپاسیانەکەم من لە جیاتی هەموو یەکێتەکانی سلێمانی لە پارێزگای سلێمانی لە گەرمیانەوە بۆ پشدەری ئازیز لە هەورامانەوە بۆ چەمچەماڵ بە شارەکەی سلێمانی و شارباژێڕەوە بە خێراتانەکەم بۆ مەراسیمی ڕاگەیاندنی هەڵمەتی هەڵبژاردننی هەردوو لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی نیشتیمانی عێراق زۆر بە خێر بێن سەرچاو. سەرەتا ئەمەوێ بڵێم سڵاو لێرەوە سڵاو تا ئەوێ بۆ جەنابی مام جەلال کە تەنها هەواڵێکی تازەی سڵاو لێرەوە تا ئەوێ بۆ جەنابی مام جەلال کە تەنها هەواڵێکی تازەی باشبوونی تەندروستیان جۆش و خرۆشێکی گەورەی خستۆتە ڕۆحی یەکێتەکان و پێی بڵێم ڕاستە بێتۆییمان پێوە دیارە بۆ کێشەشمان هەیە وە کوردستان بێتەوە و عێراق بێتەوە کێشەی گەورەیان هەیە بەڵام یەکێتیەکە زیندووە و ئیرادەی گەشەکردن و خۆنوێکردنەوە و ملنەدان و تێپەڕاندنی کێشەکان تیاماندا سەرەکە. ئەوە تا خانم و پیاوەدرێرەکانمان لە لیستی سەوزی پەرلەمانی کوردستان لە نەبەردی بەردەوامی پارێزگاری لە مافی خەڵکی کوردستاندان و ئەم ڕۆژ ئەم دوو پۆلە لە کاندیدەکانمان ئەم ڕۆژ ئەم دوو پۆلە لە کاندیدەکانمان بۆ لیستی پارێزگاری سلێمانی و بۆ لیستی پارلەمانی عێراق خۆبەخشانە بۆ خزمەتی هاوڵاتیان و بۆ ئارامی بۆ خۆشگوزەرانی بۆ بەرگری لە مافەکانی خەڵک لە سەنگەران لە کوردستانێکی نوێیە بە پشتیوانی یەکێتیەک کە بەڕێستان جەنابی مام جەلال سەرقافڵەی کاروانەکەی دەبن وەک هەمیشە. هەواڵانی خۆشەویست میوانە ئازیزەکان ڕێم بدەن بە ناوی هەموو یەکێتیەکانەوە ئێستا کە لە سەرەتای خۆناغێکی 4 ساڵەی تازەداین بۆ بەڕێوەبردنێکی نوێی پارێزگاکەمان و خولێکی نوێی پەرلەمانی عێراق بە ناوی هەمووتانەوە لە ناخەوە بە ڕازگۆیی داوای لێبوردن لە یەکەیەکەی هاوڵاتیانی خۆمان بکەم و بڵێم گەر ئەوەی پێکەوە کردومانە و بەیەکەوە بەدەستمان هێناوە لە ئازادی ئاوەدانی خۆشگوزەرانی گەشەی ئابووری و پەروەردە و تەندروستی لە ئاستی خەون و هیواکانی ئێوەدا نەبووە گەر ئەوەی پێکەوە کردومانە و بەدەستمان هێناوە لە ئاستی خەونەکانی شەیدەکانمانە نەبووە گەر هێشتا گەنجانێک هەن بێکارن خەڵکێک هەن کەم دەرامەتن کەسانێک هەن کێشەی نیشتەجەبوونیان هەیە گەر هەڵە و کەم و کورتی ناعەدالەتی گەندەڵی مشەخۆری هەلپەرستی و فرسەتێنان لە ماڵی گشتی لای هەندێک هەبوو و هەیە گلەیی و سکاڵا و ناڕزایەکانتان لە هەموو ئەمانە و زۆر شتی تر و لە زۆر بواری تریشدا گەیشتە ئێمە لە زەویربوون و تووڕێیەکانتان تێگەیشتوین و تێتان گەیاندین و دەرسمان وەرگرت ئێستا لە هەموو کات زیاتر بەرچاومان ڕوونە و ئەزانین لە باخەکەمانە جیاکەڵە زۆرن لە چەمەکانی ئاوەدانی کوردستانە ڕێوی خۆیان مەڵات زاوە و ئەم کاروانی ئاوەدانی و گەشە و بەرەو پێشوونە کێشە و گرفت و کەم و کورتی زۆری هەیە و چاوەڕوانەکانی ئێوە لە ئێمە زۆر لەوە زیاتر بوون. بۆیە لە سەرەتای ئەم قۆناغە نوێمانە بە داوای لێبوردن لە هەمووتان لە یەکەیەکەتان دەست پێەکەین و هەوڵی زۆرمان داوە داخوازیەکانتان داواکارەکانتان ناڕەزایی و بێزاریەکانتان لە پەیام و بەرنامە و دروشمەکانمان و لە کاری 4 ساڵەی ئایندەمانە بخەینە پلانی خۆمانەوە. هەر لەبەرەو هۆیانەشە دروشمی ئارامی و خۆشگوزرانیمان بەمانە قوڵ و وردەکانیەوە کردووەتە دروشمی خەباتی ئەم قۆناغەمان.
داوای لێبوردنەکەین لێتان هاوڵاتیانی شاری سلێمانی، داوای لێبوردن لە یەکەیەکەتانەکەین تا پێکەوە بتوانین سەرەتایەکی تازە بۆ خۆناغێکی تازە دابڕێژین، متمانە بدەین بەم تیمە لە خان و پیاوە دڵسۆز و شارەزا و خۆبەخش و بەهیمەتەکان تا بە ئیرادەیەکی گەورەی خزمەتکردنەوە بێنە مەیدانی چارەسەری گرفتەکان و پارێزگاکەمان بە پلانێکی تۆکمەتر، جوانتر، ئاوەدانتر، سەوزتر، خۆشتر، ئارامتر، بێشێشەتر بکەن. بە متمانەی ئێوە و بە هاوکاری ئێوە ئەتوانن کاندیدەکانی ئێمە هەڵبژێراوەکانی خۆتان ئەمە بکەن و بەدەستی بێنن. ئێستا لەگەڵ هەموو هەڵە و پەڵە و کەم و کورتیەکان، لەگەڵ هەموو گلەیی و گازندە و سکاڵا ڕەواکانی ئێوە کە لەسەر چاومانن و بەجیا لەگەڵ هەموو پڕپاگەندە ڕەش و قیناویەکانیش پارێزگاکەی ئێوە سلێمانی بە گشت قەزا و ناحەکانیەوە بە پێی ئاماری دروست و سەرڕاست و باوەڕپێکراوی ڕێکخراوە جیانەکان لە پێشەوەی گشت پارێزگاکانی عێراق و کوردستانە، لە گشت بوارەکانی پیشەسازی، ئاوەدانی، ژینگە، سەوزایی، ئاو و ئاوەڕۆ، خزمەتی تەندروستی، پەروەردە، ڕێگاوبان، ڕێژەی کەمی مردن و گشت بوارەکانی تر دەشزانین و دەشبینین هێشتا زۆرمان لە پێشە، دەشزانین و دەشبینین هێشتا زۆرمان لە پێشە. ئەوەی ئێوە لێ ناڕازین و داواکاری ئێوەیە دڵنیا کاری ئایندەی نزیکی ئەم تیمە ئێمە بێ. ئەوەی ئێوە لێ ناڕازین و داواکاری ئێوەیە دڵنیا بن کاری ئایندەی نزیکی ئەم تیمانەی ئێمە بێ. تا بە خێروبێری زۆری ئەم کوردستانە، تا بە خێروبێری زۆری ئەم کوردستانە هەژاری نەهێڵین، هەلی کار زۆر بکەین، کێشەی نیشتەجێبوون چارەسەر بکەین و لە هەمووی گرنگتر و گەورەتر حەز بە ئارامی و ئاسوودەی و دڵخۆشی بە ژیان و خۆشەویستی کوردستان لە ڕێی خزمەتی بەردەوامەوە لە دڵی هەموواندا بچێنین. ئەوەی لەم دەفەرەدا هەمانە و لە ئامارەکانە نییە، ئەوەی لەم دەفەرەدا هەمانە و لە ئامارەکانە دەرنەکەوتووە و بۆتە بەشێک لە ژیانمان ئەو ئازادیە کە هەمومان خوێنێکی زۆرمان لە پێناوە بەخشیوە و ئێستا گەورەترین دەستکەوت و شانازی هەمومانە کە هەمومان بە ڕاوبۆچوونی جیاوازەوە بە ئاڕاستەی جیاوازەوە مافی ئازادیەک دەمان پارێزیە و یەکێتیەکەتان ئێشکگر و پارێزەرێتی. هەڤاڵان میوانانی خۆشەویست، ئێمە حیزبێکین لە تووڕەیی و زیزبوونی هاوڵاتیەکانمان تێگەین و ئەشزانین لە دڵسۆزی و پەرۆشیانەوەیە، لە چاوەڕوانی زیاتریانەوەی لە یەکێتیەکەیان گلەیی و گازنداکەن و هەندێک جار دەگاتە سزادانیشمان بۆ ئەوەی بە ئاگا بینەوە لەو سزا دۆستانەیە تێگەین و ئەڵێن لێمان ببورن دەرسەکەمان وەرگرت. لە کۆتایی داڵێم تکایە لەگەڵما سڵاو لەو خانمە میهرەبانە بکەن کە پێی وتین منەوە زیاتر لە 30 ساڵە دوا قنچکە جگەرەی هاوسەرەکە من پێش لە سێدارەدانی هەڵگرتووە، ئاخر چۆن یەکێتێکی وەک ئامانەت لە دڵما هەڵناگرم. سڵاو خانم، سڵاو. تکایە لەگەڵما سڵاو لەو باوکی شەهیدە بکەن کە ئەڵێ تکایە لەگەڵما سڵاو لەو باوکی شەهیدە بکەن کە ئەڵێ کوڕەکەمیان بەبەر چاومەوە ڕەمی کرد، خۆشمانیان گرت و خانۆکەشمانیان ڕوخان، بەڵام خۆماڵە جوانەکەی یەکێتی ئاوەدانە و یادگاری کوڕەکەمە چۆن بەجێ هێڵم. سڵاو گەورم، سڵاو. تکایە لەگەڵما سڵاو لەو دەستە کوڕ و کچە هوشیار و چەلەنگە بکەن کە هاتنەوە و پیانوتین. سڵاو لەو دەستە کوڕ و کچە هوشیار و چەلەنگە بکەن کە هاتنەوە پیانوتین لە زۆر شتی ئێوە ناڕازین، ڕەخنەشمان زۆرە لێتان، جاری پێشوش دەنگمان بە ئێوە نەیاوە، بەڵام هاتووینێتەوە لە دەست تاگڕەوی
دەمکوتکردن شەڕەنگێزی جنێوسازی و سیاسەتکردن بە ڕق و قینە و تۆڵەسەنەوە هاتووینێتەوە بۆ لای حیزبی ئازادی حیزبی قبولکردنی جیاوازیەکان سڵاو سڵاو کوڕ و کچە گەنجەکان کوڕ و کچە دڵپڕ و مێدەکان سڵاو بەخێر بێنەوە هەڤاڵانی خۆشەویست میوانیانی ئازیز ئەم شارە بەداخەوە بۆتە دوو بەرە بەرەیەکی وشەساس ئینشانووس بەڵێندەری بەهەشتی و خەیاڵ پڵاو کە تایە نە سنوورێک بۆ هیچ ڕێسایەک هیچ ڕێنماییەک تێکەڵیەک لە کەمێ ڕاستی و زۆرێک لە گومان و درۆ سەرنجام چەواشەکردن و لە خشتەبردن ئێمە پەیمانی تەلارێک لە پەموو تەلارێک لە خەیاڵ بە کەس ناین پەیمانی خانوویەکی بچووک ئاپارتمانتێکی بچوو گەدەین جیاوازی ئێمە و چەواشەکاران لەوێایە ئێمە لەگەڵ ئارامی لەسەرەوەی خشتەی کار و کارنامەمانە پەشێوی گرژی ئاژاوەنانەوە لای ئێمە نییە بێئومێد بن ناتوان نوامان لێ بکەن ئەم شارە تێک بین هەڤاڵان یەکێتی وەک لە مێژۆکەی دایناسن حیزبی کار و کردار و نەبەرد و داستانە حیزبی ئەرکەگران و قورسەکان بووە و هەروواژە بێ ئێمە هەڤاڵانی یەکێتی ئەهلی دەستپێشکەری و داهێنان و بازدان بەرەو ئەو بەرین لێمان ببورن کە بەرامبەر تۆمەتی ناڕەوا و هێرشی هەرزان و قسەی نابەجێ و جینێ و فرۆشی هەندێک بێدەنین ببورن هەموو ئەو دڵسۆزانەی چاوەڕێی وەڵامی گورچک بڕ و دەمکوتکەرمان لێ ئەکەن ببورن ئێمە کار بە خزمەت بە فیداکاری وەڵامەدەینەوە و ئەم خۆناغەمان داوەتە دەست ئەم پۆلە پێشمەرگەیەی ئارامی و ئاوەدانی تکایە متمانەیان پێ بکەن دەنگی پێویستیان بۆ کۆبکەنەوە دیسانەوە بەخێر بێن بە ئومێدی هەڵمەتێکی هێمن ئارام ژینگە پارێز ڕێزگر لە هاوڵاتی لە ژیانی لە هاتوچۆی لە ئیسراحەتی هەڵمەتێکی ئارام تا بتوانین پاش هەڵبژاردن لە پارێزگایەکی ئارامدا پێکەوە بژین و پێکەوە هەڵبکەین و یەکتر قوڵقوڵ بکەین سەربەرز بە ئەی هەڤاڵی یەکێتی بە شادی و خۆشیتانە سپێرم